ئەلکترۆنی کە کار دەکات بۆ کەمکردنەوەی ڕۆتین. کارکردن بۆ بە ئەلکترۆنیکردنی پاسەپۆرت دەستی پێکردووە، بەڵام گۆڕینی سیستەمەکە و کارکردن تێیدا بۆ ئامادەکاریەکان کاری کردووەتە سەر نەمان و خاوبوونەوەی هێڵی ئینتەرنێت. بەڵام کارمەندان و ئەفسەرانی پاسەپۆرتی سلێمانی دەوامی کارکردنیان تاکو کاژێر 6 ئێوارە درێژ کردوێتەوە بۆ ئەوی مامەڵی هاوڵاتیان ڕای بکەن. وەڵام جوازەکەم تازەکەمەوە بەس دەڵێن تەقریبی 2 ڕۆژە بەس دەڵێن هین خەلەلی تایە لە هینی عێراقەوە خەت کەمە هێڵ نییە چیە وڵا بۆ مەسی تازەکردنەوەیە بڵێ ئەکسپایر بووە مەوێ تازەیکەمەوە تا ئێستا کارەکان باشن، بەڵام تر خۆزنە ئیزدیحامێکی زۆر هەیە تا ئێستا چاوەڕین ئەوەی ئەم لە ئەخیر شوێناوەستاوین خەتەکە ئیش ناکە چاوەڕی ئەوەین ئێستا لە بەیانیەوە هاتوین. خۆشە یعنی پێشکەوتنی تەکنەلۆژیایزەها زیاتر وەکو وڵاتانی تر بێ شتێکی باشە، بەڵام ئەوەی خۆشە جارێکی تر ئێستا من بێمەوە دەست پێ بکەینەوە. بەڕێوەبەرەتی پاسەپۆرتی سلێمانی ماوەی 19 ساڵە کار دەکات. لەم ماوەیەدا زیاتر لە 1,200,000 پاسەپۆرتی بۆ هاوڵاتیانی دانیشتوانی سلێمانی دەرهێناوە. بەڕێوەبەرەتی پاسەپۆرتی سلێمانی لە ڕێگەی 3 نووسینگەوە کاری هاوڵاتیانی پارێزگاکە ئەنجام دەدات کە ئەوانیش بریتین لە نووسینگەی سلێمانی و کەلار و ڕانیە. تەنها لە ماوەی 6 مانگی سەرەتایان ساڵدا پاسەپۆرتی سلێمانی زیاتر لە 14,000 پاسەپۆرتی بۆ هاوڵاتیان دەرهێناوە. بەڕێوەبەرەتەکە لە ئێستادا ئامادەکاری دەکات بۆ سیستەمی نوێی بە ئەلکترۆنیکردنی پاسەپۆرت کە بڕیاروە لە سەرەتای ساڵی 2020ەوە لە تەواوی عێراق بچێتە بواری جێبەجێکردن. پاسەپۆرتە نوێەکە کە بە ئەلکترۆنی ناسراوە ئاسانکاری دەکات بۆ نەهێشتنی ڕۆتین لە فڕۆکەخانەکان، چونکە بە شێوازێکی ئەلکترۆنی گەشتیار خۆی دەرگای چوونە ژوورەوەی هۆڵی چاوەڕوانی بە پیشاندانی پاسپۆرتەکەی بۆ ئامێرێک بەڕووی خۆیدا دەکاتەوە. پاسپۆرتی ئەلکترۆنی پاسپۆرتی زۆر گرنگە و کار هەنگاوێکی گرنگە کە حکوومەتی عێراقیەکە لەبەر ئەوەی ئەو پاسپۆرتە ئێستا بەکاردێت ئاسانە تەزویرکردن لەسەری بە هۆکاری ئەوەی کەوا پەڕی یەکەمی کە تەبعێکی ملەوەنە پرنتێکی ملەوەنە ئەتوانی دیسان پرنتی کەیتەوە و ئەو لەزگەی پێوێتی بە ئۆتودای بزێنیتەوە و وەک خۆی لێ دێتەوە. جیاوازی ئەلکترۆنی لە 2 بەش پێکاتوە. بەش یەکەم پەڕی یەکەمی جیاواز کە زانیاریەکانی لەسرە ئەو پەڕێکی ڕقە کاربۆنیە. لەو جیاوازەیە زانیاریەکان بە شێوەیەکی ئەلکترۆنیدا بە شێوەیەکی لێزەری دابەزیوەتە سەری و هەڵکەنراوە بە لێزەر لە ڕێی جیهازێکی تایبەتەوە. تەنانەت دوێنەکەش هەر بە لێزەری دابەزی و هەڵکەنراوە لەسەری وەکو ئێستەنیە. هەروەها سیمکارتێکی تایە، سیمکارتەکە زانیاری شخصی ئەگرێ لەخۆ، زانیاری کەسێتی ئەگرێ لەخۆ. عێراقی کوردی زانوێتی وێنەی ئامڕازی سلێمانی لە سەر پاسەپۆرتە نوێەکە بریتی دەبێت لە دەواازەی زانکۆی سلێمانی و تاوەری شاری جوان. بڕیاروایە لە ساڵی 2020ەوە لە تەواوی جیهان سیستەمی بە ئەلکترۆنیکردنی پاسپۆرت کۆتایی پێبێت و کارکردن بۆ پاسەپۆرتە دەست پێ بکات.